من دكتور گۆران قادر عوسمانم. من توێژەرم لە بواری بایۆلۆژیای شێرپەنجە. سەراحەتەن ئەوڕۆ لێرە کۆبووینەوە وەکو ڕۆژی جیهانی شێرپەنجە کە ڕۆژێکە لە ساڵەکە تەرخانکراوە بۆ ئەوەی کەوە کەمێک ئەوێرنێسی یاخود مەسەن بڵاوبووڵەوەی وشیاری دەربارەی نەخۆشی سەرەتان چییە و ئایا ئەو نەخۆشی هۆکارەکانی چییە و چۆن نتوانێت خۆمانێ پارێزین و لە دنیاە لە مستەقبەلە چڕوەدا بۆ سەرەتانە و عیلاجەکانی گەیشتوە کوێ. خۆی شێرپەنجە لە ئەسڵەوە گە بە کورتی باسی بکەین بریتە لە چی لە تێکچوونی بەڵانسی با بڵین زیادبوونی خانە لەشی مرۆڤ خۆی ینی حاڵەتی طبیعی خانەی تایەکەوە بەردەوام زیادە بێ و خانانە دەشمرن کاتە زیادبوون و مردن هەیە، بەڵام لە حاڵەتی شێرپەنجەیە ئەو خانانە توش حاڵەتێکی ناسروشتیە بن بۆی کەوا بە بەردەوام لە زیادبوونە بەردەوام دەبن لە زیادبوون بەبێ کۆنتترۆل و دەبن بە خانەی نەمر نامرن کەواتە و بەڵانسەکە تێگەچێ واکە خانەکە زۆر زیاد بێ و گرێ دروست بێ ئەو گرێ پاشان بڵاوە بێتەوە لەش ئەوە یەکە تووشی نەخۆشی شێرپەنجەمان دەکەم. ئەو بابەتی شێرپەنجە خۆی هۆکاری زۆرە هەماکە لە بڵێن لە طبە لە زانستی پزیشکی کاتی کە باسی شێرپەنجەکە ئەڵێ هۆکارەکەی چی ئەڵێ هۆکارەکەی دیار نییە، بەجموع هۆکارێکی زۆرمان هەیە دەبێتە سەبەبی شێرپەنجە. هۆکارەکەم بە دەرەجەی ئەساسی هۆکاری ژینگەیی و بۆ ماوەییە. کەلیمەی بۆ ماوەیی لە کوردی کەمێک کەلیمەیەکە جیاوازە لە کەلیمەی ئینگلیزیەکە. کلمی بۆ ماوەی ئەگەر قەزی ئەوە بێکەوە لە عائیلەیەکە لە باوانەوە بۆ مناڵەکان دەگوازرێتەوە ئەوە هەندێک جۆری شێرپەنجەمان هەیە ئەوها دەگوازرێتەوە وەجگە لەوەشیانە هەندێک جیناتمان هەیە هەندێک بۆ هێڵمان هەیە ئەو بۆ هێڵان لە عائیلەیەکە هەیە وەدەکە ئەو بابنێ عائیلەیە زیاتر معڕەز بێ یان زیاتر توش ببێتن بە سەرەتان نەوەکو بڵێ توش دەبێ، بەڵام زیاتر احتیمالی توشبوونی هەیە. بەڵام کە کەلیمەی بۆ ماوەی قەزی ئەو بێکە لە بۆ ماوە مادەکەیە مشکلە دوورتە بێ بەڵێ زۆر ینی شێرپەنجە تێکچوونێکە لە بۆ ماوەمادەی DNA لە ئینسانەکە بەوا دەکاتن ئەو بۆ ماوەمادەیان بە بازدانە یان بە تێکچوونی زیادبوونی دروستبوونی هەندێک جۆرە پرۆتینە کەوا دەکاتن خانەکە بە بەردەوام زیاد بکاتن. کەواتە هۆکارەکە هۆکاری بۆ ماوەیە بەو شێوەیە، بەڵام هۆکاری ژینگەیی دەوری ئەساسی هەیە ئێستا لە ژیانە. تەمان ئێستا حالیان کە سەر با بڵێن شێرپەنجە لە زیادبوونە لە دنیا لە زیادبوونێکی زۆریشە سەراحەتەن هەرچەندە بودجەیەکی زۆر زەبەلەح لە دنیا سەر بەکرێتن بۆ مەسەلەی چۆنیەتی تەشخیصکردن ینی دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە تەواوی و چۆنیەتی چارەسەرکردنی، بەڵام لەگەڵ ئەوەشە لەبەرەوەی دنیا بەرەو ژینگە بەرەو پیسبوونێکی زۆر دەڕواتن و خەڵک زیاد دەبێ و لایفستایلی مرۆڤەکان بەرتەواوی گۆڕاوە لە خۆراک و لە هەموو شتێک لە جەوی هەوا و لە ئاو لە هەموو شتێک وای کردووەکەوە شێوە نسبەی سەرەتان ڕێژەکەی بەرەو زیادبوونی لە عالەمەوەی لە هاتووە مەسەلا بڵێن خەڵک دەڵێت لەوانێت دوای 20 ساڵتر 2 ئۆن بەقەت ئێستای دەبێتن نسبەی سەرەتان فکەواتەوە کەمێکێک جار زۆرە لە سەرەتان بەنسبەت مثلا با بڵێن تەشخیص ئێستا حالیان بۆ تەشخیص یان باڵێن دەستنیشانکردن هەندێک ڕێگای نوێ هەیە تاقی دەکرێتەوە توێژینەوەی یەکجار زۆری لەسەرە ئەو باڵێن دەستنیشانکردن نوێیانە بەڕاستی کاریگەری هەبووە لەسەر دانانی باشترین چارەسەر و کاریگەرترین بەڵێن بە کاریگەرترین چارەسەر بۆ ئەو نەخۆشانێکەوە تووشی شێرپەنجە دەبن. بەنسبەت شێرپەنجەی من لەبەری مشکلێکمان هەیە جۆری یەکجار زۆرە. مەتەن ئێستا خەڵک دەڵێ کاکە شێرپەنجە لە پیا و زیاتریان لە ئافرەت، من پێ دەڵێم بۆ جۆرەکە دەگۆڕێت. تۆ کە باسی شێرپەنجەی مەمک بکەی ئەو زیاتر لە ئافرەت هەیە، بەڵام تۆ پرۆستات بەس لە پیاوە هەیە فکەواتە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بە جۆرەکەی دەگۆڕێتن. زۆربەی زۆری شێرپەنجەکان لە بینی ئافرەت و پیاوە فەرقی نییە، کەواتە یعنی بە شێوەیەکی گشتی بڵێن بڵاوبوونەوەکە لەسەر جۆری شێرپەنجەکە دەوەستێ و دەستنیشانکردنەکەش و چارەسەرکەش هەم لەسەر جۆری شێرپەنجەکە دەوەستێت.